کاک دکتۆر یعنی ئاوی باران وەکو خۆی وەکو مامۆستاش ئاماژەی پێیان سەرچاوی هەموو ئاوەکانە هەر ئێمە ئیسفادە لەم ئاوە ئەکەین بۆ خواردنەوە بۆ ئەوە بەڵام کاتێک کە ئیشکالیاتێک لە بەرگی هەوای زەویە ڕووبدا یا مەسەلەن لە ئێستا ئەتوانین بڵین کە ژینگە زۆر پیسە ئەمە هۆکارە بە ئەوی جاری وایە تۆ مەسەلەن ئامۆژگاری خەڵک بکەی لەوەی کە ئاوی باران بەڕاستە خۆی نەخواتەوە ینی ئایا ئەمە ڕێگری لەوە ئەکات کە ئەم ئاوە دەست نەدات بۆ خواردنەوە بەڵێ ئێستا ئەو ژینگە ئێستا هەموو شارەکان تێدا بە ناوی هیچ وڵاتێکی نەبین بەڵام بەعامەتەن ئەغلب وڵاتەکان ژینگەیان زۆر پیسە طبعا جیهازێکی خاصەیە زۆر جا دەڵێن پێدەن PPM ئەوە کە ینی ڕێژەکە دیاری دەکاتن جیهازێکی خاصە دەتانی مەتەن لە هەوای چەند نمونەیە وەرەگری پێێنە عینە چەند سامپلێک وەرەگری ئەو سامپلی دەبەنە ئەو جیهازەی یەکسەر پێ دەرێ مەتەن ژینگەی فلان شاری بەخۆی مامۆستا لە سێ تێپەڕی دەبی ژیان لێوێن دەرلاب بێت بەسەر لە هەندێک وڵاتان دەسن لە بینایش دەکەن مەتەن لە شوێنێک کە دیتیان لە سێ تێپەڕی ئەو ئیشە لێ ڕادۆستی هەتا ژینگەی مەتقی پاک نەکەنەوە خەڵکی نابنێوێن دەچوو عملەکان توش سەرەتان دەبن تووشی نەخۆشی دەبن بەڵام لە هەندێک شاری خۆمان و لە هەندێک شاری وڵاتانی دەوروبەرمان و هەندێک حتا ئەمریکاش دەرێن لە 8 تێپەڕیە هەندە شوێن گەشتە 11 الله ئەکبەر باشە و باران لە مستەقبل کە دەباری بەناو ئەو هەموو غازەی دێتە خوارێ طبعا دەبتە ئوجاج کە بۆ ئوجاج ئەو کاتی ئاول و خواردن ناشێتن إلا خوا بەڕەحمەتی خۆی کە دەیباتە عاردی تەصفیە دەکاتن دەبتە مەخزون کۆچ زای مامۆستا باسیاتەکانی کرد وەنیە یعنی ئەو بارانە لە هەموو وڵاتەکان ئەگە حساب بکەی بەقەدر دێتە خوارێ هەموو ساڵی وەچیەکە بەڵام ئەو ساڵێک نەمەوشکە ساڵیە لە جێشکە تۆفانە فێزانە ئەوەش خۆی گەورە خۆی بەڕەحمی خۆی بەقەدری خۆی تەرتیب دەکاتن بۆیە بەڕاستی ژینگە زۆر مهمە ئەمە ئیهتیمام بە ئاوی بدەین حتا عولەما هەندێک جار دەڵێن شەڕی مستەقبل لەسەر نەفت نییە شەڕی مستەقبل 500 ساڵ لەس ئاویە سولو ئاوەکەمان پیس دەبی کە تەبەقەی ئۆزۆن لە ئاسمانێ نەما پێدرێن H2O ئەو دەبتە O3 کە بۆ O3 هەم دەبتە ژەهر دێتە خوارێ یەکە پێمان کەوی زەرەر دەکەین دار و ژینگەمان نامێنێتن ئەو دارێکەوە مەتەن دوومکسی کاربن وەردەگری ئۆکسزینمان دەداتەوە کە ئەمە بە ئۆکسزین دەژین بەبێ ئۆکسزین ناتوان یەک دقە بژین هەموو ئەو دارە هەم دەمرێن لەگە ئەو خێواوی کە دێتە خوارێ هەر خێواو نییە بەتەنێ برێن وەڵام مادەی سۆدیۆمی تێدا لەگە کلۆر مادەی ئەوەی تێدایە H2S کە پێدەن فسفۆر ئەو فسفۆر مادەیەکی حاریقە ئێستا یەک قەترە فسفۆری بە هەر نەفرێکدا بدە یەکسە پیسەکەی دەکاتە ڕەژوو بۆیە ڕاستی زۆر مهمە ئەمە ئیهتیمام بە ژینگە بدەین لە بۆ سەرچاوی ئاومان بە پاکی بمێنێتەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی